السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. لخزمەتێکێک لە جوانترین یاریگاکانی عێراق و عالەم یاریگا پڕ لە هەست و ئیحساسەکەی زاخۆ. ئای زاخۆ ئەرێ بەڕاست پرسیار دەکەم، ئەرێ بەڕاست دەبێت قەناعەتم پێ بێ خولیە سێرەکانی عێراق واقەوە ئەو دەبێ ئەیەم شەو ئەو کەرنەڤاڵیکردنەوەی چییە؟ ئەی ئەوە ئاهەنگیکردنەوەیە؟ ئەی ئەوە ئاهەنگی پاڵەوانبوونی پاڵەوانێتیەکەیە؟ هەرێ بەڕاست کێ دەتوانێت قەناعەتم پێ بێنێ ئەوە ئاهەنگی دەستپێکی یاریەکی ئاسایی خولیە سێرەکانی عێراقی هاندەرەکانی زاخۆ ئەم شەو بۆ کۆتاجار لە نێو یاریگای یانەکەیان دەمنا یاری یانەکەیان دەمنا هاوڕێی یانەکەیان ئەم شەو بۆ کۆتاجار لێرە و لە شاری زاخۆ و لە یاریگا جوان و تایبەتەکەی زاخۆ ڕوودەکەنە یاریگا و تەماشای یاریانەکەیان دەکەن، ڕوودەکەنە یاریگا و هەمی یانەکەیان دەدا لەو دیمەنە تایبەتانە ئەو دیمەنانەی کە بەڕاستی ئیحساس دەجوڵێنێ ئەو هەندرانی ئەو دیمەنانەی کە بەڕاستی بۆکانی سەر دەست گرژ دەکا. ماشاءالله لەو جوانی ئێوە، ماشاءالله لە عشقی هەندرەکانی زاخۆ لەو جوانی کە ئەم شەو هەندرەکانی زاخۆ پیشانی هەموو عێراقیاندا بە بەرزکردنەوەی ئاڵایەکی گەورە و بەرز و پیرۆزی کوردستان بە پیشاندانی تابلۆیەکی تایبەت ئەم شەو هەندرەکانی زاخۆ ئەم شەو جوانیەکانی یاریگای زاخۆ بە فەرمی سنووری وەسفی تێپەڕان. ئەم شەو ئەو جوانی لە زاخۆ بینیمان، ئەو وێنە تایبەتەی لە زاخۆ بینیمان، ئەو ئاهەنگەی لە زاخۆ بینیمان، ئەو کەرنەڤاڵە ڕیاضیە تایبەتەی کە لە زاخۆ بینیمان بە فەرمی سنووری وەسفی تێپەڕان، بە فەرمی سنووری تعلیق و تعبیری تێپەڕان. دیارینەوە زاخۆ بەرامبەر بەیانی خۆی جەویا بە فیکەی فەرمی ناو بشوان یارەکە دەست پێ دەکا و باشەوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ دەنگ و سەدا و سەوتی براتان هەرێم قەرناوی یارەکە دەگوازینەوە. سڵاو سڵاو لە زاخۆ، سڵاو سڵاو لە خاکی زاخۆ، سڵاو لە خەڵکی زاخۆ، سڵاو لە یانەی زاخۆ، سڵاو لە یاریگای زاخۆ، سڵاو لە هاندەری زاخۆ، سڵاو لە ئیدارەی زاخۆ، سڵاو لە دار و بەردی زاخۆ، سڵاو لە تەواوی زاخۆ، لە هەموو ئەو شانەی کە پەیوەندیان بەسەر زاخۆ هەوێ، سڵاو لە هەموو ئەو شتانەی کە دەچنەوە سەر زاخۆ. وڵڵا بابە شێتانەیە، وڵڵا بیللا شاهانەیە، وڵڵا زاخۆ جوانترین یانەیە، زاخۆ پاشا و سوڵتان و بێڕکابەری ئەم گۆڕەپانەیە. تەماشای ئەو هاندەرە بکەن، ئەوە ناهەنگی کردنەوەی خولیە سێرەکانی عێراقیە، نا شەوی ئاهەنگگێڕانە بۆ برنەوەی ناسناوی خولیە سێرەکانی عێراقی. ئەوە فەقەت یاریەکی ئاسایی خولیە سێرەکانی عێراقە. زاخۆ چەند بەدڵ هات تەماشا بکەن بەڕێزان، چەند بەدڵ چەند بەڕۆح خەڵکی زاخۆ ئەم زاخۆیان خۆش دەوێ، ئەم یانەیان خۆش دەوێ. تۆ تەسەور کە بۆ کۆتاییەکانی خولیە سێرەکانی عێراقی کە دۆڕان لەم یاریەدا یەکسان بوون برنەوە هیچ لە بابەتەکە ناگۆڕێ بەنسبەت یانەی زاخۆ، بەڵام ئەوان بۆ کاک ئەوان بۆ یاریەکی دۆستانە ئاواتێنە یاریگا، ئەوان بۆ تەماشای ڕاهێنان و تەمارین ئاواتێنە یاریگا.